خۆشەویستانی کورسات دیوس سڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بێکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەشەکەین. بێموچەیی و ماندووبوونی خەڵک و بێزاری خەڵک بەردەوامە. ئەمە جێگەی نیگەرانیەکی قوڵی هەموو کەسێکە. هەمومان هاوتاین لەوە، هەمومان ئەو کێشە و گرفتانەمان هەیە، بەڵام هەوڵەکانیش سڕ کراونەتەوە لە پێناو چارەسەرکردنی ئەو پرس. کەمێک لەمەوبەر سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی گەیشتۆتە بەغدا، بڕیارە هەرەم شەو لەگەڵ ژمارەیەک بەرپرسی باڵا و تایبەتمەندی بەغدا کۆ ببێتەوە. هەڵبەتە بە یاوەری بەڕێزیان شاندێکی باڵاش هەیە. هەوڵەکانی سەرۆک بافڵ دەرەنجامی کۆبوونەوەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستانە لە پێناو چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەرانە لەگەڵ بەغدا. و ئەوەی کە زاندراوە ئەوەیە کە سەرۆک بافڵ و شاندیاوەری بە نوێنەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان قسە لەسەر تەواوی داواکاریەکان یان ئەوانەی لە چوارچێوەی یاسای بودجێ هەیە قسەی لەسەرەکەن و هەوڵەدەن بگەنە ڕێکەوتنی تەواوەتی و هیچ دەلاقە و کلێن و درزێک بۆ بەغدا نهێڵەوە. پشت بەخوای گەورە ئومێدێکی گەورە هەیە کە ئەمە بگاتە دەرەنجامێک و وەفدی یاوەری سەرۆک بافڵ و سەرۆک بافڵ بتوانن خێر بەدەستیانەوە بێ بۆ خەڵکی کوردستان و بۆ خەڵکە هەژار و بەشمەینەتەی کە ئێستا ماوەی زیاتر لە 2 مانگە بێموچێ. پانۆڕاما گفتوگۆ لەسەر یەک گوتاری، یەک ریزی، یەک هەڵوێستی هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشەکانەکە ئەگەر بێت و هەموو ئەو داواکاریانەی کە بەغدا لە چوارچێوەی یاسای بودجە و لە چوارچێوەی ئەو لیژنە تەکنیکیانەی لە نێوان حکوومەتی بەغدا و حکوومەتی هەرێمدا هەیە جێبەجێ بکرێن، بەڵام بەغدا ئەو کات هەر نەهاتە ژێربار و کێشەی بۆ موچە دروست کرد، ئەو وەختە دەبێت هەمومان بە دەنگێکی بەرز وەڵام دەینەوە. بەڵام ئەگەر هەرێمی کوردستانیش دەستی بە داواکاریەکان کرد، ئەو وەختەش خاوەنی دەبێت خاوەنی قسە و هەڵوێستێکی تایبەت بێت. ئەمە شەفافیەتەکەیە، ئەمە ڕازگۆیەکەیە کە بۆ هەموو مێدیا و هەموو شرۆڤەکار و هەموو بەرنمەیەک پێویستە، چونکە خەڵکی کوردستان و قەوارەی کوردستان وارێمی کوردستان لەوە زیاتر بەرگەناک. میوانەکانم بەڕێز دکتۆر ئارام محەممەد لە هەولێرەوە کە بەڕێزیان مامۆستای زانکۆ و بەڕێز دکتۆر بێسوو سابووراوایی مامۆستای زانکۆ لێرە لە ستۆدیۆ کەمێکی تر دەگات میوانی ئێمە دەبن بە هیواین بتوانین کە شرۆڤێکی تەواو پڕ زانیاری پێشکەش بەیەوە بکەین. دکتۆر ئارام، کێشەکان بۆ بە ئەمڕۆ گەیشتن چارەسەر چییە؟ ئەکرێ ئێمە خەڵکی خۆمان بە جۆرێک تێگەینین و بەغداش خیتابێکی دیکەی هەبێ یاخود پێویستمان بە خیتابێکی یەکگرتوو و موحەد هەیە؟ دکتۆر ئارام جۆت دەدەنجی من بوو؟ بەڵێ دکتۆر. دووبارە سوپاس کاکزانە گوێت. بەڵێ بەڵێ ببوورە، من وام زین دەنجی من ناگاتە تو ببوورە. بڵێ نایسە دەنگەکە ڕوونە. سڵاو ئێوارەتان باش، هیوادارم گفتوگۆیەکی بەسوود و بەسوودمان هەبێت ئێوارە بۆ گفتوگوتنیان بابەتە. بەڵێ دەنگەکە لای خۆم دەنگەداتەوە گەر بکرێ برادران چارەسەری برادران چارەسەریکەن بۆی بتوانین کە دکتۆر بە ئاسوودەی قسەی خۆی بکات. دیارە جەنابەت لە سەرەتای بەرنامەکە باس یەک هەڵوێستیت کرد. من پێم وایە یەک هەڵوێستیەک هەیە، یەک هەڵوێستیەکەیش خۆی لەوە بینێتەوە کە بەڕێز پاڤێڵ تاڵەبانی، بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆک وەزیران، بەڕێزان ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمویان لێراکە بوون لە هەولێر و
لە پیرمام چاوێن بە بەڕێز سەرۆکی هەرێم کەوت بە بەڕێز سەرۆک بەرزانی سەرۆکی حکوومەت کاک مەسرور چاوێن بە هەموو بەرپرسەکان کەوت وە گەڵاڵەی بابەتەکانیان کردووە وە گەڵاڵەی بژاردەکانیانیش کردووە ئەوانەی کە لە بەردەستیانە هەیە ئۆپشنەکان چییە لە بەردەستیانە کە بتوانن لەگەڵ بەغایە تاوتوێی بکەن و مفاوەزاتی لەسەر بکەن و بەڕێز پاڤێڵ تاڵەبانی سەلاحیەتێکی کاملی هەیە چون وەفدەکە وەفدێکی حزبی نیە تقریبا وەفدێکی کوردستانیە پارتی تایە یەکێتی تایە حزبەکانی کەشی تایە وەفدێکی چڕوپڕەوە پاکەجێکی کابلیان پێ و سەلاحیەتی کاملیان پێ بۆی گفتوگۆ بکەن لەگەڵ بەغایە دیارە پێش چەند چیرکەساتی پێشتا کە بەڕێز پاڤێڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان گەیشتە بەغا و دیارە بڕیارە سبەی ئەبێ کۆبوونەوەیەک هەبێت لەم کۆبوونەوەیە لەگەڵ ئیتاری تەنسیقیە لایەنە جیاوازەکان لە ئیتاری تەنسیقی ئەوانیش بەردەوامە بن و بژاردەکان و ئەگەرەکان ئەخرێتە بەردەم بۆ ئەوەی چۆن پرسی موچە و پرسی نەوت و پرسی میزانیە چارەسەر بکرێت لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدایە ئەوەی کە هەیە مفاوەزاتە فەنیەکان تقریبا تا ڕادەیەک وەستاون ئەوەی کەماوەتۆ مفاوەزاتە سیاسیەکەیە خۆشبەختانە ئەم وەفدەی کەیسێ لە بەغایە بەرزترین وەفدە کامل سەلاحیەتی هەیە و ئەتوانێ بگێتە ڕێکەوتنامەیەک و ئەگەرێکی زۆریش هەیە ئەگەرێکی زۆر هەیە گەرچی هیچ شتێ لە سیاسەتە 100% نییە بەڵام ئەگەرێکی زۆر هەیە ئەم وەفدە بتوانێ بگەیتە جۆرێک لە ڕێکەوتن لەگەڵ بەغدایە بەڵام ئەوەی کە ئەمەوێت ئەکیدی لێ بکەم لێراکە لەسەری ئەویشەوەی ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنێکی کاتیە گەرچی لەوانەیە هەم وەفدەکە هەم حکوومەتی عێراقی دەرکەون لە ئیعلامە قسە بکەن بڵێن ئێمە گەیشتنە ڕێکەوتنێکی کۆنکریتی و ئەم ڕێکەوتنە مەلەفی نەوت و مەلەفی غاز و مەلەفی موچە چارەسەرەکە لە بینی هەرێم و بەغدایە بەڵام ئێمە لە ئەزمموی ڕابردوو لە ئەزمموی 2023 تا ئیساکە بۆمان دەرکەوتووە کە هەموو ڕێکەوتنەکان لەگەڵ بەغدای ئەکرێ ڕێکەوتنیەلێکی کاتین بۆ فترەیەکی زەمەنی زۆر جار حەدەسێکی سیاسی ئەکەوێتە بین ڕێکەوتنەکە هەڵەوەشێتەوە زۆر جار یەکێ لایەنەکان تا ڕادەیەک تەرازوی هێزە چێتە سەرەوە خەلەلێکەوێتە ڕێکەوتنەکەەوە بەڵام وەکوتم ئەگەرێکی زۆر هەیە ئەم شەو سبەی زۆربەی ئەلەکثەر سبەی بە نەتیجەیەک دەربچن بەڵام دووبارە تەکی دەکەمەوە ئەم نەتیجە نەتیجەیەکی کاتی ئەبێ ئەمە چارەسەر نییە چارەسەرکردنی کێشەکە نیە بەڵکو زیاتر وەکو موسەکنێک ڕۆڵی موسەکنێکە بینێ لە ماوەیە ئیش لەوانەیە ئیشکات بۆ چەند مانگێک تا هەڵبژاردن لەوانەیە چەند مانگێ دوای هەڵبژاردنیش ئیشکە ئەمە لە ئەگەری گەیشتن بە ڕێکەوتن ئیش بک بۆ چەند مانگ بەڵام گرنگەوەی بەڕێز دکتۆر تاکو دوای ئەوە ئەتواندرێ وەختە حکوومەتێکی تر پێک بهێندرێ ئەوەختە کورد بەشداریەکە لەو حکوومەتە ئەوختە مەرجی تری هەبێ ئەگەر کورد یەک دەنگ و یەک دەنگ و یەک گوتار بێکەوەی ئێستا کە هەیە ینی ناتوانێت لە دواییشە ئەو ڕێکەوتنە بکاتە یاسایەک یان نەک ئەو ڕێکەوتنە بەڵکو ئەو کێشانە بگەێنێ بە یاسای نەوت و غاز بگەێنێ بە یاسای دیکە بۆ ئەوی بتوانین کە ئەو کێشانە دووبارە نەبنەوە کێشەکە لەیراکە لەوەیە کە ئەو بکەرانە سیاسیانەی کە تێنە سەر ساحەی سیاسی عێراقی بکەرێلێکی لاوازن یعنی چی یعنی بەواتایەکی کە تۆ کەسێکی سەرۆک وەزیرانت هەیە لە پەرلەمانی عێراقا دوو کورسی هەیە یعنی بڕوانە ئەزمموی ڕابردوو من زۆر جار حەزەکەم بگەڕێنەوە بۆ ڕابردوو بۆی تێبگەین ئەمە لە چیرکەساتێکین بگەڕێرەوە بۆ سەردەمی مستەفا کازمی بگەڕێرەوە بۆ سەردەمی عادل عەبدولمەهدی تەنانەت بۆ سەردەمی عەبادیش کە کەسێکی جەماوەری خۆی بە لەناو حزبی داوا سەرۆک وەزیران لە عێراقا کامل دەسەڵاتی نییە ئەوەی کە دەسەڵاتی هەیە هێزە چەکدارەکانن لە دەرەوەی حکوومەت قسەکە لێرە لەسەر ئەوەیە ئێمە لەگەڵ چی عێراقەکە قسە ئەەکەین لەگەڵ کام عێراقا تەعامل ئەەکەین لەگەڵ کام عێراقا گەینە ڕێکەوتنامە ئەمە قسەکەیە کێشەکانی عێراق هەرەوە نییە بکەرە سیاسی عێراقیەکان بڕیاری لەسەر بدەن کێشەکانی عێراق ئەوەتانێ لە دەرەوەی سنوورەکانی ئێران بە تایبەتیش بڕوا لێراکە بە کۆنکریتی زیاتر قسە بکەم مەبەستم لە ئێرانە کێشەکانی عێراق بەشێک لە کێشە ئابوووریە سیاسی ئەمنیەکانی عێراق لایەنێکی دەرەکی دەخاڵەتی تیاکە و زۆربەی کاتیش بە زەرەری عێراقیەکانەکەوێتەوە بە ئێمەی کوردەوە بە عەرەبی سونەوە تەنانەت بە خودی شیعە خۆشیەوە بۆیە قسەکەی جەنابەت بەڵێ ڕاستە لەوانەیە سبەی دوو سبەی هەڵبژاردن بکرێ و حکوومەتێکی تازە بێتە کایەوە و کەسێک بێتە پێشەوە خۆی بە نوێنەری کورد خۆی بە دۆستی کورد پیشان بدا وەکەوەی بینیمان لەگەڵ
ئەم سوودانی کە ئیمڕۆ بووەتە بەڵای سەری ئێمە وەکەوەی کە بینیمان لەگەڵ عەبدولمەهدیە کە هەموو سەرکردایەتی سیاسی کوردیان و تەم پیاوە دۆستی کووردە، وەکو کازمی کە فترەیەکی زۆر لە کوردستان بۆ ئیشی کردووە لەسەر کێسی ئەنفال و بە کەسێکی نزیک ناسرا لە کوردەوە، بەڵام لە کۆتاییەکەی سەرەکەی کۆمەڵی کێش و گرفت دروستە بێ و ئەم کێش و گرفتانە پێت ئەڵێ کە سەرۆک وەزیران لە عێراقا بکەری سیاسی سەرەکی نییە، بکەری سیاسی دەرەجە یەک نییە کە بتوانێت بڕیار بدا لەسەر کێشەکان و کێشەکان چارەسەر بکە. کێشەی عێراقەوە تا ئێمە لەگەڵ عێراقێکی فرەجەمسەر ئاژین، لەگەڵ عێراقێکە ئەژین کە دام و دەستگا ڕێز لە دام و دەستگاکان ناگیرێ، ڕێز لە دەستوری عێراق ناگیرێ، ڕێز لە بڕیارەکانی دادگای فیدراڵی ناگیرێ، وەکو خۆی جێبەجێ ناکرێ. ئەگینا ئەگەر دەستوری عێراق لە سەرەتاوە جێبەجێ بکرێ، یاساکاری دادگای فیدراڵی گەرچی من دنیاە تەحەفوزم هەیە لەسەر دادگای فیدراڵی ئینگلیز وەتەنی کۆتن کۆت لە بین دوو کەوانە ئەڵێم دادگای فیدرالی، بەڵام دیسانەوە ئەگەر ڕێز لە بڕیارەکانی دادگای فیدرالی بگیرایە، ڕێز لە دەستوری عێراقی بگیرایە، کێشەکان ناگەیشتە ئەم قۆناغاوەی ئێمە 6 مانگ جارێ 4 مانگ جارێ ساڵێ جارێ جاروەهەیە لە سارێکە ئێمە 2 جار ئەم کێشەیەمان هەیە. ئیمڕۆ جەناب تەزانی نزیکەی 75 ڕۆژە موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەی خۆیانیان وەرنەگردە، بەڕاستی بارودۆخێکی زۆر ئاڵۆز و هەتا بڵێ ناڕەحەت و ناخۆشە. باشە دکتۆر، ئێمە لێرە هەر ئەوە ئەڵێین خەتای بەغدا و بەغدا شۆڤێنی بیرەکاتەوە و ئەوانیش پێیان وایە کە خەتای ئێمەیە و ئێمە پابەندین بەر ڕێکەوتنەکانەوە، ئێمە یاسای بودجە ئەچین مژدە ئەدەین بە خەڵکی کوردستان کە لە کاتی یاسای بودجەیە ئیتر کێشەی بودجە نەما ئەچین ڕێئەکەوین لەگەڵ بەغدایە. بەڵام بەڕاستیشێ من وەکو ڕۆژنامەنووسێک پێتەڵێم تا ئێستا مثلەن لە وەزارەتی دارایی مثلەن لە شاندە تەکنیکەکانی خۆمانە کەسێک نات بڵێ ئێمە ئەلڤاجیم IBC هەمومان جێبەجێ کردووە بەڵام بەغدا ئەم پەڵپەمان پێگرێ. ینی حەزەکەم لێرە لە ڕێگەی مثلەن وەکو پرسیارێک بۆ جەنابەت، بەڵام لێرە ئەوە بڵێم فەرموو ئێستا ڕاستە و شاندە باڵایە کە سیاسیە لە بەغدایە بە سەرۆکایەتی سەرۆک بافڵ، بەڵام با یەکێک بێتە سەر شاشەکان کۆنگرێت چ ڕۆژنامەوانی بکە بڵێ ئەمە ڕێکەوتنەکەمان بۆ ئەمەم جێبەجێ کردووە بەڵام ئەو تا بەغدا نایدا، بۆی ئەوختە خەڵکی کوردستانیش ئەوەندەمان دوو نابێت، بەڵام خەڵکی کوردستانیشمان خستۆتە نێوان دوو بەرداشێکەوە. بەڕێز دکتۆر ئارام وانە؟ من 100% هاوڕای جەنابتم و قسەکانی جەنابت تەواوە. ئینگلیز ئەڵێ I can't agree anymore، ناتوانم لەوە زیاتر ڕێک بکەوم لەگەڵ تا قسەکانت ڕاستە تەواوە. عرب وتنی نحن بين المطرقة والسندان، ئێمە لە بینی دنگ و میلەکەین، لە بینی دنگ و هاوەنەکەین. بەڵێ ئێمە لێرە کێشەیەک حکومڕانی کوردیمانەیە و ئەم کێشانە زەدەی دوێکە و پێرەکە نین، زەدەی سێدەیە و نیمی حکومڕانی کوردیە. ئێمە لە کوردستان کۆمەڵێ دام و دەستگای پرۆفشناڵی تۆکمەمان نییە کە بتوانێت کێشەکان یەکلا بکاتەوە لە پەرلەمانی کوردستانە و جۆرێت لە شەفافیەتە بێ. یعنی دنیای ئیمڕۆ دنیای شەفافیەتە، دنیای دام و دەستگایە. هیچ وڵاتێک بە ئەم سیستمە حکومڕانیەی کە لە ماوەی 3-4 ڕابردووە لە باشووری کوردستان بەڕێوە براوە ناچێتە پێشەوە. یعنی هەمومانەمە ئەزانین حکومڕانی کوردی لێوان لێوە لە کێشە، بەڵام لە هەمان کاتە نابێ ئەومان لەبیر بچێ برسیکردنی خەڵک. کاک زانە منەمە شتێک بڵێم، برسیکردنی ئەوەی کە بە ئەنگلیزی پێوتێ public famine، یعنی المەجاعە الجەماعیە، برسیکردنی خەڵک بە پێی یاسای نێودەوڵەتی تاوانە، crime against humanity، بە پێی یاسای نێودەوڵەتی. تۆ کوردستان ئەگەری سەر مەکانەیەکی یاسایی بەهێزتری بووایە، یعنی دوور مەبینە حکوومەتی عێراقی ڕابکێشایەتە لە های دادگای نێودەوڵەتی و کێسێکی بەرز بکرایەتەوە دژی و بۆی هەیە غەرامەیەکی زۆر باشی لە حکوومەتی عێراقیش بسەنایە. بەڵام بەداخەوە بەپێی ئەو ستاتۆسە قانونیەی کە حکوومەتی کوردی هەیەی ئێستا لەم چیرکەساتە و لەم ڕۆژگاری کەم و جەنابەت قساکەین ناتوانێت ئەو هەنگاوە بنرێ. بەڵام ئەگەر ڕێمەوە تاکی دەکەم لەسەر ئەوەی برسیکردنی خەڵک تاوانە، تاوانێکە دش بە مرۆڤایەتی و بە پێی یاسای نێودەوڵەتی عقابی هەیە، سزا ئەدرێ. هەر ڕێک وەک دەقا و دەقوەکو ئەوەی کە ئێستا لە غەزە ئەکرێ کە ئیسرائیلی کا بەرامبەر بەو خەڵکە بێتاوانەی کەرتی غەزە. من باس حەماس ناکەم، حەماس چیرۆکێکی جیاوازە، بەڵام ئەو خەڵکە بێتاوانەی کە لە کەرتی غەزە هەیە بەڕاستی هیچ گوناحێکی نییە کە ئیمڕۆوە نزیگەی ساڵێک و 9 مانگ ساڵێک و 8 مانگە تۆ بۆمبەباران، قەسف، نەبوونی خۆراک، نەبوونی ئاو، نەبوونی تەندروستی. ئەگەڕێمەوە بۆ هەرێمی کوردستان، من هاوڕای جەنابتم ئێمە لە باشووری کوردستانە لە 3-4 ڕابردووە
دەسەڵاتدارانی کورد پارتی یەکێتی تا ڕادەیەک ئەو خەڵکانش کە بەشدار بوون لە حکوومەتە لە فترە جیاجیاکانە لێرە مەبەستم لەسەر بزوتنەوەی گۆڕانە یەکگرتووی ئیسلامیە کۆمەڵی ئیسلامی یعنی هەرێکێک بە حەجمی بەشدارەکەی لە حکوومەتە بەشێک لە بەرپرسیارەتی ئەم پاشاگەردانیە هەڵەگرێ کە لە کوردستانە هەیە ئێمە لە کوردستانە شەفاعی کەس لی بێبەرینە دکتۆر وامیش بەشێکی گیان کەس لی بێبەرینیە لەو دۆخە ئەوەی کە دروست بووە نا بە دڵنیایەوە کەس بێبەری نییەوە ئێمەش وە تەنانەت من حەزەکەم شتێک بڵێم یعنی ئێمەی خەڵکیش بەشێک لە بەرپرسیارێتەکە دەگرین تۆ کە کاتێکە بینی حزبی ئەلیف حزبی با سیاسەتێکی باش ناکە ئیدارەیەکی باشی نییە یعنی چی تۆ ڕۆی تۆ هەڵبژاردن دوای هەڵبژاردن دەنگی پێدەی ئەمە خۆی لە خۆیان تۆ وەکو تاکێک وەکو ئەوەی کە پێوتی لە زمانی ئینگلیزیە ڕسپۆنسبل سیتیزن وەکو تۆ هاوڵاتیەکی خاوەن مەسئولیت تۆ ئەخلاقیەکی یعنی بەرپرسیارەتێکی ئەخلاقیت لەسەرەکە تۆ دەنگە دەی بەم حزبە و هەرم حزبە لە دەسەڵاتایە و ئەویش هەر هەمان هەڵە دووبارە ئەکاتەوە یعنی هەمان ڕەفتارەکە و ئێمەش هەمان دەنگی پێدەین و چاوەڕێی دەرەنجامێکی جیاوازەکەن ریزۆڵتێکی جیاوازەکەن ئێمە ڕوونادا لە هیچ وڵاتێکی دنیای شتیوا ڕووی نەداوە تا لە باشووری کوردستانە ڕوو بدا زۆر مەبەستەکەم لێرە لێوایە ببران ئەگەر ڕێمەوە لای بەڕێستان گفتوگۆ لەگەڵ جەناب تا بەردەوامەکەین هیوادارین بتوانین بە هەموو لایەک وەکو جەنابی شتوتت گفتوگوی بکەین کە ڕاشکاوانە بێ و لە خزمەتی خەڵکی کوردستان بێ دکتۆر بێسم بەخێر بێ زۆر سپاس مامەسەزانە چۆن دکتۆر ئارام گفتوگویەکی کەمێک نەرم و ڕاشکاومان کرد شتێک گوێم لێ بوو شتێک گوێ لێ بوو باش سەرۆک بافڵ سەرۆکاتی شاندێکی کوردستانیەکە بۆ بەغدا ئێستا لە بەغدایە و ئومێدێکی گەورە هەیە پشتیوان بەخوای گەورەکە ئەمە بگاتە دەرەنجامێک چەند ئومێدت هەیە لەبەرەوەی هێزێکی کوردی کوردستانی لە پشتەوێتی یەک تەنها ئەمە نوێنەراتیەکێتی ناکە بەڵکو نوێنەراتی پارتی دموکراتی کوردستانی شکات بۆی چارەسەری ئەو کێشەیە بکە خەڵکی کوردستان لەو دەردەسەری و نەهامەتی ڕزگاریان بێت پێشەم شتێکم کاتتان باش کاتەکانی کاک دکتۆر ئارامیش باش هەموو کاتێ سەلامەت بن میلەتەکەشمان بەخێر ئینشاءالله جەنابتان دەزانن جەنابی کاک بافڵ لە کاتێکا کە بیەوە ئیشێک بکە کارێک بکە هەر ئەوە با بڵین جۆرێکە لە سیاسەتی خۆی یعنی منهەجی خۆی کاتێک کە ئەوێ شتێ بکە وازی لێ ناهێنێت تاکو ئەیکە یعنی تا جێبەجێیەکە خۆی یادی بەخێر جەنابی سەرۆک مام جەلالیش وا بوو یعنی هەر شتێکی بیویستایە بیکە وازی لێنە دەهێنە تاکو جێبەجێی دەکرد بەڵام جاری وا هەبوو مەسەلەن لە پێناوی وەزعەکە جۆرێک لە مماتەڵە یا جۆرێک لە مرونەتی دەنواند تا جێمێکی کە دەست پێ بکاتەوە بۆ ئەوەی ئەو هەدەفەکە بەتایبەتی هەدەفێکە خزمەتی میلەتەکەی تابێ تا جێبەجێ کرد کاک بافڵ ئەوەی کە من بیبینم لە سیاسەتی ئەودا لە ئەجندای ئەودا کارەکان بریتین لە ئەو کارانێک کە بیدایەتیان هەیە و کۆتاییشیان هەیە بەڵام لە پرۆسەی دەستپێکردنی بیدایەت تا دەگاتە نەتیجەی ئەخیر لەو بینە کۆمەڵێک عملیاتی تر هەیە یعنی کۆمەڵی پرۆسی تر هەیە کە ئەو پرۆسانە لەوانەیە قورسیان تێ بکە بەتایبەتی لە کاروبارە سیاسیەکاندا بەڵام لە نەتیجەی کۆتاییدا کاک بافڵ ئەوە کەوتی ئەوە دەکەم جێبەجێ دەکەم هەر جێبەجێ دەکات جا حتمما دیارە لەوە دڵنیایە کە میکانیزمەکانی شکیان دەبات ئەو میکانیزمانە یان و کەرەسانە کە پێێتی ئەو کەرەسانە کەرەسەی مەرجنیە من و تۆ کەرەسەکان بزانین حتا مەرجنیە پارتیش ئەو کەرەسانە بزانێ بەڵام کاتێککە دەڵێت جێبەجێ دەکەم جێبەجێ دەکات کاک بافڵ ئەم جارە بۆ ئەوە چووە کە بەڕاستی بە یەکجاری کێشەی بودجە موچە ئەوانە چارەسەر بکرێت و من دڵنیاشم لەوەی کە بەدەستی خاڵی ناگەڕێتەوە دڵنیا کە بەدەستی خاڵی ناگەڕێتەوە زۆر باشە کاک دکتۆر بێستون ینی ئەوەی کە ئەم ئێوارەیە لەو شاندە دڵخۆشکەرەوەیە خەڵکی کوردستان داوایانە کرد یەکێتی و پارتی ئەگەر قەرارە بکشێنەوە بێکەوە بن ئەگەر قەراریشە لە بەغدا بن بێکەوە بن ئەمە دیوێکی زۆر کوردستانی هەیە کوردانی هەیە زۆر یەک هەڵوێستی زۆر جێی دڵخۆشیە و دیوەکەی دیکەی خودی کاک بافڵە کە بەڕاستی خۆتەزانی وەکوتت مەسەلەن ئینکارە لەسەر جێبەجێکردنی شتێک و بە تایبەتیش لەسەر و پرسا خۆی ئاگای لە کەسێکی عەرەبانچیە تا ئەگاتە ئەخیر ژیان و گوزەرانێکی هەمووی ئەزانێت کەواتە بەو هەک بەوە چۆتە ئەوێ لەگەڵ ئەو شاندەی یاوەری
ئەمە چ دەلالەتێک دروستەکە بۆ ئایندە و چ ئومێدێک دروستەکە؟ ئەمە دەلالەتەکەی ئەو ئومێدبەستنەی میلەتەکەمانە بە سیاسەتی کاک بافڵ لەگەڵ ئەوەشدا کە لەوانەیە هەندێک کەس هەبێ دژایەتی ئەو سیاسەتە بکە یان بێوێ لە ئەهمیەتی ئەو سیاسەتەکەم بکاتەوە بەداخەوە ئەو کەسانە یان کەسانێکن کە با بڵین نایانەوێ حقیقەتی شتەکان وەکو خۆی ببینن و باسیکەن حقیقەتەکان لەوانەیە ببینن بەڵام نایانەوە وەکو خۆی باسیکەن و ئەوانش هەدەفی تایبەتی خۆیانیان هەیە بەڵام ئەگەر ئێمە لە بڵین لە زاویەی بیرکردنەوەی خەڵکەوە بە شێوەیەکی گشتی تەماشا بکەین ئەوەی کاک بافڵ دەکات پەیوەندیدارە بە بەرژەوەندەکانی خەڵک بە بەرژەوەندە گشتەکانی خەڵک بیرکردنەوەی کاک بافڵ بۆ میلەتە بە شێوەیەکی گشتی ئەگینا بیرکردنەوەیکی حیزبیانە نییە ئەنی کاک بافڵ حیزبیانە تەنها لە چاویەکێتیەوە تەماشا ناکە ئێمە چەندین جار لە چەندین مناسبەی جیاوازدا لە کاک بافڵمان بیست کاک بافڵ دەڵێ من لەسەر ئاستی کوردستانی گەورە بیر دەکەمەوە یعنی ئەو ئەگەر لەسەر ئاستی کوردستانی گەورە بیر بکاتەوە کەواتە لە باشووری کوردستاندا حتمما لەسەر ئاستی بیرکردنەوەی جەماوەری کار دەکات و هەروەها بیرکردنەوەکانیش هەیە لەو چوارچەوەیە و لێرە ئێمە بە هەندێک کاروباری دەستوری بە هەندێک قوانین و بە هەندێک مادەی دەستوری گرێدراوین بەوەی کە هەرێمی کوردستان تەنها بریتی بێ لە هەولێر و سلەیمانی و دهۆک و هەڵەبجە بەڵام لای کاک بافڵ لای یەکێتی نیشتمانی کوردستان هەر ئەو چوار محافەزەیە نییە هەر ئەو چوار پارێزگایە نیە بەڵکو چەند پارێزگایەکی تریشی لەگەڵ دەکەوێتە سەر کە یەکێک لەو پارێزگایانە بەتەکید کەرکووکە بەڵام لە هەمان کاتیشە ئێمە ئومێدی ئەوە دەکەین شنگالیش لە ڕۆژگارێکی داهاتوودا ببێ بە پارێزگا وەکو مرکزی وەکو پایتەختی ئێزدەکان و لە چوارچەوەی باشووری کوردستانە هەروەها خانەقین بکرێتە پارێزگا کە ئەویش هەر لە چوارچەوەی باشووری کوردستانە ئەمە بیرکردنەوەی کاک بافڵە یعنی ئەوا بیر دەکاتەوە بەبەسم لەوەیە یعنی تەنها لەسەر لە ئاستی با بڵین جەماوەری ئەوەی کە پێ دەگوترێت چوارچەوەی حکومەتی هەرێمی یا چوارچەوەی هەرێمی کوردستان نا بەڵام لەسەر ئەساسی باشووری کوردستانەوە بیر دەکاتەوە. باشە ئەم یەکەڵوێستیە دووتارێت چەند گرنگە دکتۆر بێسوو؟ وەڵاهی بەتەکید هەموو کاتێک کاکە دکتۆر زانە هەموو کاتێک بیرکردنەوە بەرەو یەکگرتن بەرەو یەکریزی من لەوانەیە بڵێم یەکێتی نیشتمانی کوردستان دائیمەن دەست پێشخەر بۆ لەوانە و یەکێتی نیشتمانی کوردستان وای دەبینە کە ئێمە یەکریز بین باشە و یەکریزیەکەشمان لەسەر ئەساسی تەکافؤ بێت تەکافؤیش خۆ دەزانی یعنی یەکسانی و هاوکوفی یعنی کەسێک لە کەسێک گەورەتر نەبێ بیرکردنەوەکانی یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەندەی با بڵین من خۆم لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان و ئەندامی یەکێتی و کادری یەکێتی و ماوەکەش خۆ دەزانی سەرکردایەتی یەکێتی بووم دائیمەن لە جونگە حساسەکانی یەکێتی نیشتمانی کوردستاندا لێپرسراوەتیم هەبووە من وای ئەبینم کە یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە بەرەو یەکریزی و برایەتی هەنگاوی ناوە بەڵام مەرج نییە وەڵامێکی ڕاستەقینە و دڵسۆزانەی یان حتا با بڵین بەریئانەی درابێتەوە بەداخەوە وەڵامەکان هەندێک جار وەڵامێکی وابوون کە عهد و پەیمانیش بۆ یەکێتی نیشتمانی کوردستان دراوە سوێندی قورسیش بۆ یەکێتی نیشتمانی کوردستان خوراوە و من لە چەندین کۆبوونەوەدا لە جەنابی سەرۆک مام جەلالم بیستەوە کە چەندین عهد و چەندین بەڵێن دراوە بە ڕێز مام جەلال بۆ لێک نزیک بوونەوە بۆ ئاشتی و بۆ برایەتی بەڵام بەداخەوە ئەو بەڵێنانە گۆڕانیان بەسەردا هاتووە ئەوکە خۆی جێبەجێ نەکراون و پاش ئەمە ترسێکە لە جێی خۆیەتی بەڵام لە ئێستای سیاسەتی باسی سیاسەتی سەرۆک بافڵت کرد پێت وایە ئەمە لەگەڵ ئەوە بە دەرد بخوا بەپێی زروف من ئەوەی کە ئیبینم بەپێی زروف گۆڕانکاری بەسەر ئەو بابەتەشدا هاتووە ئێستا زروف بە شێوازێکە کە من پێم وابێ لە بوار تێپەڕیوە یعنی تۆ دەتەوێت لە ڕووبارێک بدەی پێ دوایە بوارە بەڵام من پێم وابێ ئێستا بوار نییە بەڵکو شوێنێکی قوڵە و هەمومان مەترسی ئەوەمان لەسەرەکە لافاوێک دێت و بمان بە من پێم وابێ ئەو خەڵکانی کە ڕۆژگارێک بێ بەڵێنیشان کردووە ئێستا ناچارن بەربەڵێن ببن و لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستاندا ڕێکەون بۆ لەبەر ئەوەی یەکێتی نیشتمانی کوردستان ئێستا بەرژەوەندی میلی دەپارێزێ بەرژەوەندی میلەت دەپارێزێ ئەوانش لە چوارچەوەی ئەو میلەتەدا کە ئێمە دەیپارێزین و بەرژەوەندەکانی دەپارێزین لەو چوارچەوەدا ئەوانش بەرژەوەندەکانی دەپارێزرێ بەڵام ئایا دووبارە لە زیندووبوونەوەی خۆیاندا ئایا دووبارە دەست ناکەنەوە بە بەڵێن شکاندن ئەوش پرسیارێکە بۆ مستەقبەلدا هەڵدەگیرێ.
بۆ جێ دێڵێ تۆ ئەماوەیە من تۆرە سوۆسیال میدیا هاوڕێن جمو زۆرە و خەڵک دەبینی مەسەرەن خەڵک تا چەند ماندووە بێتاقەتە لەو دۆخە فێری ئارامی ئەو خەڵکەشکە چەند کوردستانی خۆشەوە چەند هێشتا دەستەگێ بە نیشتیمانەکان وێ ڕاوی زۆر ماندووە زۆر تۆ وەڵاهی تۆ خۆ دەزانی من لەبەر ئەوەی پێشمەرگەیەکی دێرینم پارتیزانم 4-5 جار برینار بووم ئێستا برینارەکانم هەموو پێوە دیارە خەڵک ئەوە دەزانێت ئەوەی منی زانی بەسم کاتێککە دەچم باسی بابەتێکی گرنگیان لەلا دەکەم یان مەسەلەن باسی ئەو دەکەم کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پەرۆشە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەوانەیە لەبەر خاتری ماندووبوونەکەی خۆم و تێگەیشتنیان لەوەی کە لە 100% من هەرچی دێڵم بەڕاستمە دڵسۆزیم بووە خەڵک گیانی خۆم خستۆتە قوربانی خەڵک لەبەرەوە خەڵکەکە بە شێوەیەکی گشتی ئەوەی کەم بە وردی من بناسێ زۆر دڵی نایە لە لای من بەنەوعێک لە نەوعەکان ینی بە سلبی قسە بکە بەڵام گلەی برایانە هەر دەڵێن مەسەن گلەیەکە بۆنە باسیەوە دەکەن دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت خۆی بیر لەوە بکاتەوە کە ئەگەر لە حاڵەتێکە خەڵکێکی تر بیر لە بەرچەوەندەکانی خەڵکی کوردستان نکاتەوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان واجبێتی هەموو جوهودەکانی خۆی بەکاربێنێ تەبعاً منیش وەڵامەکەم ئەوەیە کە بەڵێ وایە بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو پەڕی محاولە و جوهوددایە بۆ دۆزینەوەی میکانیزمی گونجاو پەیوەندیدار بە جێبەجێکردنی داخوازەکانی خەڵکی کوردستان لە موچە و لە بودجە و لە دابینکردنی هەموو ئەو کەم و کوڕیانی تر کە ئێستا خەڵکەتی بەتەکید ئەو وەڵامانە لای من خەڵک وەری دەگرێت بەڵام لە هەمان کاتە خەڵک تینێکی زۆری لێ ئێستاوە بوو بە سێمان خۆی دەزانی چۆنە دەبێت ئەو هەنگاوی ئەمڕۆندراوە تا ڕادێک ئارامی بۆ خەڵک دەجێڕێتەوە بەڵام دەبێت دەرەنجامی کاکەزانە ئوستاز یەکێتی لە بەرپرسیارەتی ڕناکە و بەرپرسیارەتی خۆی جێبەجێ دەکا هەر ئەوەی کە دەیبینین ئەو هاتو چۆیانە ئەو محاولاتانەی جەنابی سەرۆک بافڵ هەر خۆی لە خۆیدا وەڵام دەری ئەوەیە کە خەڵک دەبێت بڕای بە ماندووبوونەکان و بە محاولاتی کاک بافڵ بێ خەڵک نابێت لە خۆیەوە تەکەهونات ئەوەی کە عەرەب پێی دەڵێت تەکەهوناتە لە خۆیەوە بڵێ نەوەڵا ئەگەروانە بێ و ئەگەروە ئەم ئەگەروانە بیانە من پێما بە هیچ قازانجێک نابەخشێ و هیچ سوودێک نابەخشێ تەنها ئەوەیە خۆمان تووشی کێشەی نەفسی دەکەین ئەگینا من لەگەڵ خەڵکە هەمیشە باسی ئەوە دەکەین جەماوەرەکەی خۆمان پەلە نەکەن مادام ئێمە تازەوە سێ مانگ تێدەپەڕێ موچەی سێ مانگ خەریکە یان دەبێتە سێ مانگ مانگی حەوتش بکات ئاخیری بەڵام ئێمە لە تەحملەکە لە ڕۆژانە لێ قەومانەکە و موچە بڕانەکە لە مانگان بوو بەڵام تەحملەکە خەڵک بە تەحمل بێ لە ڕۆژانە لە چاوەڕوانکردن بۆ چەند ڕۆژ بڕواناکەم بگاتە هەفتە کە چارەسەری ئەو کێشەیە دەکرێت من قەناعەتی خۆمە من ئەوە بە معلومات واناڵم بەڵام قەناعەتی خۆمە و لێکدانەوەی خۆمە بۆ کاروبارەکان و لێکدانەوەی خۆمە بۆ ئەو ئەحداسانە و بۆ ئەو تەوەجوهاتانی کە ئێستا لە بەغداش هەیە زائیدەن خۆم ینی قەناعەتەکەم کوێرانە نییە قەناعەتەکەم لەسەر ئەساسی با بڵین داتا و حرکاتی پێشووتری سەرکردایەتی و سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتیش کاک بافڵ و کاقوبات زۆر قەناعەتم پیانە کە چارەسەر ئەدۆزنەوە بەڵام لەوانەیە میکانیزم لای من و تۆ نەبێ بە ئاسانی یان ئەو ئامرازانە من و تۆ نایزانین بەس ئەوان ئامرازی بە خۆتیان هەیە و ئامرازەکان جێبەجێ دەکەن من دڵنیام لە 100% کێشەی موچە لە ماوەی یەک هەفتەی تردا کەمتر یا زیاتر هیچ ناگۆڕێ چارەسەر دەکرێت. زۆر باشە دکتۆر بێستون. دکتۆر ئارام لێرە دکتۆر بێستون بەو ئارامی خۆیەوە ئەڵێ ڕۆژە قورسەکانمان تێپەڕاندووە بەڵام پشتیوان بەخوای گەورە ڕۆژانی خۆش لە ڕێگەمانە هەرچەندەوە کەس ناتوانێت بە کەسی بفرۆشێتەوە منەوە پرسیاری کە دەکەم بۆەوە نییە بەڵام مەسەلەن چەند گرینگە ئەو چەند ڕۆژەش چاوەڕێ بکرێ بخرێتە سەر ئەو بێزاری و ماڵوێرانی خەڵک بخرێتە سەر ئەوە هەرچەندە ئەم قسەی بۆ منیش قورسەکە یکەم بەڕاستی چکە خەڵک پێی نەماوە بەڕاستی بتوانین کە چاوەڕێ ئەو دەرەنجامی ئەو کۆبوونەوانە بکەینەوە شتێک نەکەین کە دوایی دەی پەشیمان بین یان زەرەر بە خۆمان و بە هەرێمی کوردستان بگەینی. بەڵێ من پێم وایە خەڵکی باشووری کوردستان سەبری هەیە و پشوشی درێژە ینی نمونەیەک بدەم بە جەنابەت 1-2 ڕۆژ پێش ساکە حزبێکی سیاسی لە باشووری کوردستانە
باسی لەوە کرد کە خۆپشاندانی گشتی بکرێ و حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی پێک بهێنرێت و خۆپشاندان بکرێت لە شار و شارۆچکەکانی کوردستانە، بەڵام بینیمان خەڵک نەهاتە سەر شەقام. ئەمەش مای ئەوەتانێ ئێمە بەنگلیزی پێوتێن political maturity، یعنی ئەم خەڵکە لە ڕووی سیاسیەوە پێگەیشتووە بای ئەوە ئۆقرەی و ئارامی تایە ماوە کە بزانێ هەوڵە سیاسیەکان بەرەو کوێمان بات و 6 مانگ ساڵێک لە گفتوگۆی سیاسی لە ڕۆژێک شەڕ باشترە. بەتایبەت ئێمە لێراکە باس لە شەڕەکەین لەگەڵ دەوڵەتێکی وەکو عێراقا یان باس لە هەر بژاردەیەکی کە بکەین، نەک شەڕ مەبەستم تەنها شەڕ نییە. ئێمە لێرا باس لە تەرازوی هێزەکەین. تەرازوی هێز بە هیچ شێوازێک لە بەرژەوەندی باشووری کوردستانە نییە و ناسەقامگیری باشووری کوردستانیش تەسیرێکی ناڕاستەوە خۆی نەگەتیفی نەرێنیە بێ، هەم لەسەر عێراق هەم لەسەر ئەو بارودۆخەی کە لە ئێرانە هەیە و هەم لەسەر بارودۆخی ناوچەکە. و باوەڕ ناکەم ئەمریکیەکان و ئۆڕۆپیەکان بە تایبەت فەڕەنسایەکان لەسەر خەتن ئەوانیش بە هیچ شێوازی ڕێگە نادەن پشێوی لە هەرێمی کوردستانە دروست ببێ و لە عێراقا دروست ببێ. بە تایبەت عێراق خۆی ئەمریکیەکان خۆیان بە عێراقی تازە یان عێراقی دوای 2023 زانن و ئەو فشارە ئەمریکیانش کە لەسەر حکوومەتەکەی سوودانی و لەسەر لایەنەکانی ئیتاڕەیە فشارێکی کەم نییە. من دڵنیام لەوەی لە کۆتایەکەیە هەر تێنە سەر بێزی گفتوگۆ و توێژ ئەکرێ. قسەکە لەسەر لێرە لەسەر جۆری ڕێکەوتنەکەیە، لەسەر شەفافیەتە. ئێمەی خەڵک لە باشووری کوردستانە مافی ئەومان هەیە کە بزانین ئەم دوو حکوومەتە لەسەر چی ڕێککەوتون، بۆ ماوەی چەندی ڕێککەوتون، جۆری ڕێککەوتنەکە چۆنە، بەرژەوەندی ئێمەی تایە، زەرەری ئێمەی تایە وەکو خەڵک لە باشووری کوردستانە. ئەمانەیە خەڵک قسەی لەسەرەکانە. من هاوڕای جەنابتم خەڵک پێم وایە 2 مانگ و نیوە نزیکەی 75 ڕۆژە موچەی وەرنەگرەوە ئەتوانێت هەفتەیەتری چاوەڕێ بکە بزانم موتیوێژە بەکوێگەیە. بە تایبەت ئەم وەفتەی کەیسە لە بەغایە وەکو باس میشکل لە سەرەتای قسەکانمە کامل سەلاحیەتی پێیە وەفدێکی سیاسی باڵا بەرزە، بە تایبەت شخصی سەرۆک باڤێڵ تاڵەبانی پەیوەندیەکی زۆر باشی هەیە لەگەڵ لایەنە شیعەکانە و تێکڕای لایەنە شیعەکانە، یعنی سەنگێکی هەیە. بۆیشە هەر ئەو کراوە بە سەرۆکی وەفدەکە و ئەو کراوە بە قسەکەری یەکەمی وەفدەکە و لەگەڵ لایەنی عێراقیە قسە بکە. بەڵام لە بیرمان نەچێ منە گەڕێمەوە تاکید لەسەر ئەوە کە لێرە بکەری سیاسی شیعی لە عێراقا بڕیارەکە بڕیارێکی تەواو عێراقی نییە. یعنی من نمونەیەک بدەم بە جەنابەت لە ماوەی 2 هەفتەی ڕابردووە 14 درۆن 3 موشک دراوە بە باشووری کوردستانەوە، کەرکووک، سلێمانی، هەولێر، دهۆک، ناوچە جیاجیاکانی باشووری کوردستان. حکوومەتی عێراقی ئەڵێ سەرچاوەکەی نادیارە. هەل من المعقول يعني بەکێ قەنەعەت بکەیت کە کەسێک 14 درۆنت پێوە بنا 3 موشکت پێوە بنا داوساش بڵێ وەڵام من نازانم ئەمانە لە کێوە تەقێنرێتە هەرێمی کوردستانە. ئەمەی جۆرێکە لە مفاوەزات لە ئەوەی کە پێوتێ نیگۆشیشن ستول، یعنی کەرەستەی مفاوەزاتە فشارێکی زیاترە لەسەر باشووری کوردستان و لە ئابووری باشووری ژێرخانی ئابووری باشووری کوردستانەدا. کێشەکە لەیرە لەوەیە کە وەکو وتم ئەم عێراقی کێمە لەگەڵ یا قسە ئەەکەین عێراقێک نییە، پیو عێراق نییە، ینی عێراقێکی خاڵص المخلص نییە کە تۆ لەگەڵ بکەرێکی شیعیە دابنیشی قسەی لەگەڵا بکەین. نەخێر ئەم بکەرە شیعیە ئەم فاعلە سیاسیە ارتباطاتی دەرەکی هەیە و ئەم کێشەی موچەیش لە چوارچێوەی ئەو ململانەیە و ململانە جیۆپۆلیتیکیە هەیە کە لە ناوچەکەیە هەیە. بگەڕێنەوە بۆ سەر قسەی لایەنی تەکنیکی وەفدەکە. لایەنی تەکنیکی وەفدەکە پێم وا بێ ئێستا لەسەر زۆربەی خاڵەکان ڕێککەوتون خاڵێکی ماوەتەوە وەکو چۆن بێژین بەردی سەرەکیە لە بەردەم ڕێنەکەوتنە. ئەویشەوەی حکوومەتی هەرێم داوای نزیکەی 65,000 بەرمیلەکە ئیستیهلاکی مەحەلی بۆ بەکارهێنانی ناوخۆ. حکوومەتی عێراقی شەڵێ نزیکەی 46-47 ملیۆن بەرمیلێک عەفوەن 1000 بەرمیلێک. ئیدی چۆنەگەنە ڕێکەوت نامە چۆن چارەسەرەکرێ ئەوەیان نازانم. لایەنی فەنی و لایەنی سیاسی وەفدەکەی نێکە. بەڵام کێشە سەرەکیەکە لێرە ئەوەیە هەر ڕێکەوتنێک بکرێت لەگەڵ لایەنی عێراقیە وەکو لە سەرەتای قسەکانم ئاماژە پێکە ڕێکەوتنێکی کاتیە، یعنی لەوانەیە 3 مانگ 6 مانگ. دکتۆر ئارام ببورە سەرەتا من وەڵاهی دەستخۆشی لێکم ببن لەهجەیەکی زۆر خۆشی گەرمیانی هەندێک ئێوشە ئەڵەی دڵم پێی خۆشە. هەر سەلامەت بی سەرچاو زیاتریش بەکاری بێنە. بەڵام من ئەمەوێ بڵێم ینی خەڵکی هەرێمی کوردستان و تەنان خەڵکی عراقیش لەو بەرزی و نزمیانەی عراقا
ئەو بڕیارەکانی دەسەڵاتدارانی عراق و تەنانە دەرێمی کوردستانی شارڕاهاتووی تا ڕادێک مەسەلەن لە شەو ڕۆژێکاڵێن وەکوڵێن سەردەمی ساڵی 23 شا مەلیک فەیسەڵ لە عراق وڵاتی ڕووداوە لە ناکاوەکان وەکوەوەی عەرەبیە وڵاتی مفاجعاتە ینی خۆ نازانی هەفتەیەکی تریش چوون ڕوەدا لە ڕووی سیاسیەوە مەسەلەن لەو پلانانەی ئیسرائیل و ئەمریکا و ئێران و ئەو بابەتانە چی ڕوەدا بەڕاستی بەڵام باەمە لەسەر ئەو چارەسەرکردنی و کێشەیە قسە بکەین نەجینە ئەو بۆچوونی بەڕێزت 100% زانستی و ڕاستە یادی بابگەڕێن لەسەر کێشەکە قسە بکەین بڵێ خۆشببختانە لە باشووری کوردستانە کۆبوونەوەیە کرا کۆبوونەوەکە لە ئاستێکی باڵایە بوو وەفدێک تەشکیل کراوە بژاردەکان هەمووی گڵاڵە کراون بەڵام ئەوەی من ئینسانێکی واقعبینم ئەوەی کە هەیە ئێمەی کورد ئەمڕۆ بژاردەکانی بەردەستمان کەمە بەڕاستی ینی زۆر ڕاشکاوەنە بم بژاردەکانمان کەمە لەگەڵ بەغایەکە و توێژ بکەین باشە ڕاستە فشارێکی ئەمریکیمان بەدەستەوەیە فەڕەنسیەکان فشارەکەن ڕاستە کارتی ئاو تا ڕادەیەک بەدەستمانەوەیە بەڵام ئیمڕۆ شیعە با بڵێن ئەوەی کە پێوتێ پۆلیتیکەل ئەرێنجمنت ئەو دامەزراندنە سیاسی و ڕێخستنە سیاسیە بە تایبەت لە دوای 2008 هاتەتە ئاراوە تەواو مەجالێکی بۆ کورد نێشتێتەوە یعنی بۆ نمونە تۆ لە پەرلەمانی عێراقا 325 کورسیتەیە کورد لە باشترین حاڵەتە 65 کورسیەکەیە لە ئەنجومەنی وەزیرانە هەر کەمینەیت لە دادگای فیدرالیە هەر کەمینەیت لە ناو وەزارەتەکانی دەوڵەتی عێراقیە کەمینەیت لە ناو مدیریەتە عامەکانە و دام و دەستگاکانی دەوڵەتی عێراقیە تۆ کەمینەیت یعنی کورد نە ئەو سەنگە سیاسیی جارانی هەیە کە جەنابی مام جەلال لە بەغا بوو و کوتلەیەکی پەرلەمانی بەهێزت بوو و پەرلەمانی عێراق نزیگەی 225 ئەندامێک بوو یعنی وەنە ئەو کۆدەنگی اتفاقیەکی استراتیجی بوو لە بینی پارتی و یەکێتیە و هاودەنگ بوون لە هاودەنگ بوون یان گوتارێکی یەکگرتویان هەبوو لەسەر زۆربەی مەسەلەکان یعنی ئیمڕۆ خەلەلێکی زۆر کەوتەتە ناو جسمی کوردی سیاسی جسمی سیاسی کوردیەوە ینی با خۆمان نەخەڵەتێنین بە کۆبوونەوەیەک لە پیرمام یان کۆبوونەوەیەک لە دوکان ئەم کێشانە چارەسەر نابن ئەگەر بڕیارە ئێمەی کورد بە ئابوووریەکی بەهێزتر بینە ساحەکەوە بە داراییەکی بەهێزتر بینە ساحەکەوە بە سیاسەتێکی تازەتر بینە ساحەکەوە بڕیارە دام و دەستگای پرۆفشنال دروست بکەین شەفافیت دروست بکەین و کۆمەڵێ مەلەفات هەیە بینینە فەزای گشتیوە ئەوەی کە پێوتێ پەبلیک سفیە بینینە مەجای عامەوە باز بکرێتن بابەتانە بۆی پاڵپشتێکی جەماوەریت بێ یعنی نمونەیەک بدەمە جەنابەت دوو بەیانی خوانەکە لە ئەگەری ڕێک نەکەوتن با باسی وۆرس کەی سیناریۆ بکەین کێسە خراپەکە بکەین بۆ نمونە ئەگەر نەگەینە ڕێکەوتنامە بەیانی دوو بەیانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی نیشتیمانی کوردستان وتیان کاکە وەرە بە دەرچین خۆپشاندانێک بکرێ تۆ پێت وایە ملیۆنە یان 2 ملیۆن خەڵک لە پارێزگاکانی کوردستانە بێتە سەر شەقام من وەکو شخصی خۆم پێم وانییە هیوادارم هەڵە بم ئەمە چی ڕاگەێنێ ئەمە ئەو بەعربی پێوتێ ئەلهوە الفەجوە لە بینی دەسەڵاتداری کوردیە حزبی کوردی مؤسساتی کوردی و لە بینی خەڵکە بۆیە لە چیرکەساتی کارەساتێکی وایە دەرەکەوێت و ئەگەر بەغا بیزانایە حکوومەتی کوردی تەواو پاڵپشتی خەڵکی هەرێمی کوردستانی پێیە ئێستاکە جەنابەدەم پرسیارەتە لە من ناکرد بڵێ ئەگەر هاتوو بە هەفتەیە تری چاوەڕێ بکەین ئەو کاتە حکوومەتی عێراقی وت من نەک 2 مانگ 4 مانگیش موچەنەدەم 6 مانگیش موچەنەدەم هاودەنگیەک هەیە لە بینی خەڵک و دام و دەستگا سیاسیەکانی باشووری کوردستانە بەڵام بەداخەوە من وەکو شخصی خۆم ئەو هاودەنگیە نابینم ئەمە خەلەلێکە لە حکومڕانی کوردیە و ئەمەش ئەڵێن ئەمە مەبەستمان ئەوە نییە کۆتایی چیرۆکەکەیە نەخێر ئەکرێ ئیشی لەسەر بکەین چاکی بکەین دروسی بکەین ڕەخنەی لێ بگرین بەڵێ زۆر باشە دکتۆر ئارام دکتۆر بێسون باسی نێت پاچیت کرد ئەمە سەرەداوی هەنگاوێکی زۆر باشە من ناڵم دنیاکەین بە شامی شەریف بەڵام ئەگەر بە تەواو هێز و قوتەوە پارتی دموکراتی کوردستان و شتی نیشتیمانی کوردستان لە پشتی ئەو شاندە باڵایە بن و چارەسەری موسە بکرێ پێدراومان ناداتێ دەرەنجاممان ناداتێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی دیکەش بۆی کە دکتۆر ئارامی ژەڵێ بۆ ئەوەی بتوانین دامەزراوەکانیشمان ئەبدێت بکەینەوە لانی کەم گەندەڵیش کەم بکەینەوە دزی و زەردەیی هەش کە هەندێک جارە وترێ کەم بکەینەوە با بە زمانی زۆر سادەی خەڵق قسە بکەین وەڵاهی پرسیارەکە ئەوەندە قورسە کە وەڵامی هەیە وەڵام حقیقەتەن ینی
چەند قرس بێ وەڵامی هەیە بەڵام با من بە نوعێکی کە بڵین داخلی بابەتەکە بم. من بەش بە حاڵی خۆم چاوێک دەگەڕم بەو چەند ساڵە 30 ساڵ زیاترە کە حکومڕانی خەڵکی کوردستان کوردی خۆمان ئەیکا. حکومڕانیەکە من دەڵم کوردی تر ئەوە حیزبەکان مەسەن یەکێتیە پارتیە حیزبەکانی تریش خۆ لەگەڵمانە بوون لە حکومڕانیکردن. ئایا ئەوە نابێتە قیاس بۆ ئەوەی کە ئاوم خواردەوە خستمیانە جۆ مەسەلەن بۆ داخکەشم ئاویانە بۆ چەند ساڵی داهاتوو بۆ چەند ساڵی داهاتوو ئایا تۆ لەسەر ئەساسی پێدراوەکانی ڕابردوو تحلیل و تەنەبوو ناکەی هەروانیە تۆ بۆ خۆت دکتۆری و تحلیلاتی ئەکادمیت هەیە تحلیلاتی ئەکادمی تەنەبوعات عادەتەن کە ئەکرێت تەوەقعات لەسەر ئەساسی ئێستا لەسەر داتاکانی ڕابردووی یا لەسەر معلوماتانی کە لە ڕابردوو هەیە. ئێمە لە ماوەی ئەتوان بڵێم 34 ساڵ 33 ساڵ حکومڕانی بە مەزبوطی کە هەمانە لەو ماوەیەدا کورد بە شێوازێکی من کە دەڵم کورد بەسم لە هەمووانە نەیتوانی و حکومداریەتێکی منەظەمی سیستماتیکدا بمەزرێنێ. ئێمە پێویستمان بە حکومداری سیستماتیکە پێویستمان بە نظام بە سیستما مەسەن ئێمە وەکو کورد وەکو خەڵکی کوردستان لە هەرێمی کوردستان پێویستمان بە دەستورە تاکو ئێستا دەستور بڕیاری لەسەر نەدراوە پرۆژەیەکە ڕژنووسێکە هەیە قابلی دەستکاریکردنە بەردەوام بەڵام نەخراوەتە بەردەمی خەڵک بریاری لەسەر بدرێ لەبەرەوە تۆ یاساکانیشت هەڵ نەهێنجراون لە ناو دەستورێک کە خەڵکەکە پەسەندی کردبێ. ئیزافەتەن بۆ هەندێک مواضعی ما بڵین ئابووری ئێمە کە زۆر جار باسمان کردووە تۆ حکومدارەتی بکەی نابێ بودجەت نابێ یاسای بودجەت نەبێ حکومدارەتی کاتێک ئەبیتە حکومەت کە هەم دەستورت هەبێ هەم یاسای بودجەت هەبێ. ئەساسیاتەکانی دامەزراندنی حکومەت زۆرن بەڵام هەرە بە قۆتەکانیان تاوانەوە اعتیادی حکومەتوە بۆ میلەتێکی دیاری کراوە لەسەر نیشتمانێکی دیاری کراوە ئەبێ ئەو نیشتمانەش دەبێ میلەتەکە میلەتێکی هاوچەشن و لێک نزیک بێ و ئەوانە لە ئەفکاریا لە بیر و بۆچوونیا لە هەڵسکۆتیا قەومێک بێ نەتەوەیەک بێ مەسەلەن یان ئومەیەک بێ بەیەکەوە. بەڵام ئەوەی کە گرنگە ئێستا ئێمە نیمانە یاسای بودجە لە ساڵی 2014ەوە هی ساڵی 2014مان نییە هی ساڵی 2013مان هەیە لە 2014 تاکو 2025 یاسای بودجەمان نییە. وەیەکێک لە بنەماهرە بە قۆتەکانی حکومەتدارێتیە کە نییە دەبێ هەبێ چونکە تۆ خۆ دەزانی ئەو یاسایە یەکێکە لە بابەتە ئابووریە زۆر گرنگەکان کە ئەوە دیاری دەکات تۆ چەند داهاتت هەیە و چەند وارداتت هەیە لەگەڵیشە چەند خەرجیت هەیە لە چوارچێوەی حکومەتە دەتوانین بڵین و لە چوارچێوەی میلەتە و لە هەمان کاتیشە تۆ ئەبێ پێشبینی و تەنەبوعاتت هەبێ یان مەسەلەن حساباتێکت هەبێ بۆ هەموو ئەو داهاتانەی کە لە هەرێمدا هەیە بێجگە لە چالاکیەکانی حکومەت یعنی بێجگە لە بودجەی حکومدارێتی و حکومەت شتی تریش هەیە بودجەی کارخانەکان هەیە بودجەی پرۆژەکانی کەرتی تایبەت هەیە ئەوانەش تۆ ئەبێ حکومەت هەرێمی کوردستان ئەمانەش بزانێ بێ زانیاری ئەوانەشی هەبێ ئەمە لە علمی اقتصادەوە باسیەکە ئەوە باڵێن ڕێی من نییە بەتەنها علمی اقتصادە. بەڵام ئەوەی تریشان کە زۆر گرنگە تۆ یاساکانت یاساکە دانری لە پەرلەمانەوە یاساکان دانێت پەرلەمان بڕیاری لەسەردا یاساکان ئەتوانین بڵین هیچی ئەو یاسایانە ئەو مادانەکە دانرێ هیچ یاسای متەکاملی پشتبەستوو بە دەستورێک نین تۆ ناچاری یاسا کۆنەکانی عێراق بێنی هەموار بکەیتەوە یان ئەو شتانی کە بڕیارەکانی نا من بەڕێی من پەرلەمانی کوردستانی خۆمان هەر بڕیارێک بدا ناوی نەنێ یاسا چونکە تۆ اعتیماد نەکەیتە سەر دەستور یاسا نابێ بە یاسایەکیتەوە بەڵام دەکرێت بە بڕیار یعنی تۆ ئەمە بڕیاری پەرلەمانە. بۆیە من ئەڵم ئەو دوو شتەمان جارێ زۆر کەم و کوڕە ئەگەر ئەو دوو شتەمان کرد ئەو دوای قسە لەوەش دەکەین کە ئایا ئێمە دەتوانین حکومەت هێرم بێتە نظامی سیستماتیک بەرەو کۆتایی دوا سەرنجت کات. من ڕووم لە خەڵکی کوردستانە ئێستا هەست بە ئازارەکان زۆر ئەەکەم ئەو فترانی کە من لە ناو خەڵکام و بە حکمی بابەتێکی دیاری کراو کە ئێستا لە ئارادا هەیە من بە حکمی ئەو بابەتە زیاتر ئەچم بۆ سەردانی خەڵک هەرچەند پێش و تریش من
پەیوەندی خۆم لەگەڵ خەڵکار پەیوەندیەکی زۆر با بڵین پتە و بەردەوام بۆ بەڵام وە ئێستا زۆر بەداخەوەم کە لە کاتێکا من سەردانەکانەکەم لەو کاتایە کە خەڵک هەمووی بێزارە خەڵک هەمووی بێموچەیە بێ حاڵە خەڵک هەیە ناتوانێت گۆشت بکڕێ ناتوانێت برنج بکڕێ ناتوانێت مەسروفاتی منداڵەکانی کە لە مەکتەب بوونیان هاتوچۆیان پارەی هاتوچۆ سیارە بنزین هەموو ئەمانە زۆر قورسە لە ناو خەڵکە من خۆم بەش بە حاڵی خۆم بەڕاستی دڵم ئەسووتێ بۆ خەڵک بە حکمی ئەوەی کە لە منداڵیمەوە سیاست ئەەکەم و لە منداڵیمەوە تقریبان لە هەرزەکاریمەوە پێشمەرگەم لە پێناوی خەڵکی شارڕۆشتوم هیچ هەدەفێک نەبووە لەوە زیاتر کە من خزمەتی خەڵک لە مێشکمدا هەبوو ئێستاش هەر ئەو پێشمەرگەیەم بیر لە خزمەتکردنی خەڵک دەکەمەوە لەبەر ئەوە پەرۆشیەکەم ئەمەندە زۆرە بڕاب کە جاری وهەیە گریانم دێ یعنی هی ئەوە ناکە تەمسیل بکەم بەڵکو لە ناخی خۆمدا دەکوڵم لە ناخی خۆمدا ئازارم هەیە جاری وایە بیلەوە دەکەمەوە دەڵێم خۆزگە ئێمە بمانتوانایە میلەتەکەی خۆمان بە شێوازێکی وا باش برژیاندایە کە لە یابانیەکان و لە سنگافورە و لە ڕۆژهەڵاتی ئاسیا و لە هەموو ئەوانە وەزعی خەڵک باشتر بواە ئینشاءڵڵا ئەتوانرێت لە مەودووە شتێک ئەکرێ من ئومێدم بە ئەگەڕێمەوە بۆ ئەو قسەی کە ئومێدمان بە سەرۆک بافڵە من تەسەورم وایە و قەناعەتم وایە میکانیزمی ئیشکردنی کاک بافڵ نەتیجەی باش ئەدا بەدەستەوە و من ناڵێم زۆر تەحملکەین زۆر چاوەڕوانکەین کەمێکی ماوە یەک دوو ڕۆژێک با تەحملکەین ماوە من پێم وابێ دووبارە ئەوە ئەڵێمەوە کاک بافڵ بەدەستی خاڵی نایەتەوە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بێستون سابووراوایی سپاس بۆ جەناب دکتۆر زانە شارەزای ئابروو سپاس دەکەم سپاس بۆ بەڕێز دکتۆر ئارام محەممەد مامۆستای زانکۆ لاولێرە و لەگەڵمان ببوورە کاتەکەم تەواو بوو حەزمە کرد بۆ دواتر ڕز بگەڕێمەوە بۆ بەرنامەی تری ئینشاڵڵا گفتوگۆی ورترمانە بێ بە هیوای ئەوەین کە و کاتە لەسەر بابەتی بەرەو پێشچوون گفتوگۆکان بکەین بە هیوای ئەوەشین کە کێشەکان بەرەو چارەسەربوون هەنگاو بنێت لە کۆتاییە من ئەمەوێ ئەوە بڵێم وەکو ئەو دەرەنجامانەی لە ڕابردوو بینیمانە بەدەر لە هەستی حزبی و بەدەر لە هەستی کەسی دڵنیام چوونی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵ و کەسایەتی ئەو و سیاسەتی وەکو دکتۆر بێستون و دکتۆر ئارامیش ئاماژەیان پێکرد بۆی من کە لە نزیکەوە زانم یان بابەتەکە بەرەو چارەسەر بوونە ڕوا یان حەقیقەتەکە بۆ خەڵکی کوردستان دەرەکەوێت دوجار لە چەند ڕۆژی داهاتوودا ئەم شتە بە چەق بەستویی نامێنێتەوە خی گەورە پشت و پەنای هەمولایەک بێ مەش لەگەڵ و کارانم پانۆڕەمامان پێشکەشکردن هەموو لاکتان ئەمانەتی خی گەورە بنخواتان